بینەرانی عزیزی پێشەم پیوی ئێوەتان باش. من منال مستەفام و خۆشحاڵم بۆ جارێکتر دێم وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەم پیوی. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 19 ئابی 2026 تایبەتە بە قسەباس لەسەر ئەو بۆچوونە جیاوازانەی کە ئەکرێن سەبارەت بە جەنگ بە تایبەتی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران و قسەباس لەسەر ئەو بۆچوونانەی کە لەسەر بژوتنەوەی کوردایەتی هەیە و خۆشباوەڕی بە جەنگ یاخودنا هەموو ئەم تەوەرانش ئەو بۆچوون و تێڕوانە جیاوازانن کە لە میانی بەرنامەکانی پێشەم تیڤیەوە لەلایەن بینەرانەوە بە کۆمنت و شێوەی جیاواز هاتوون واتە لە هاناوی وەڵام بە پرسیارەکانی ئێوە ئەو ڕەخنە و سەرنج و بۆچوون و پرسیار و تێڕوانە جیاوازانەی کە خراونەتە ڕوو ئێمە تاوتوان دەکەین ڕەنگە یەکەیەکە پرسیار و سەرنجەکان ڕەنگە نەتوانین تاوتوان بکەین بەڵام لە چوارچێوەیەکی گشتیدا تێڕوانینەکە بە شێوەیەکی گشتی قسە و باسی لێگەڵ دەکەین لەگەڵ تایر حەسەنکە زۆرێک لە قسە و باسەکانی ئەو زۆرترین سەرنج و تێبینی بە دوای خۆیدا دەهێنێت و لە بەشی دووەمی بەرنامەکانیشدا جارێکی تر پێشەنگۆ کە تایبەتە بە باسکردنێک لە بڵاوکراوی بۆ پێشەوە کە 33 ساڵ ئەمبەر لە ئێستا بۆ یەکەم جارێکم ژمارەی دەرچوو ئەو دۆکومنتە بۆ جارێکی تر بەختش دەکەینەوە لەگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عزیز بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر بۆچوونە جیاوازەکان لەسەر جەنگ لەسەر کێس و دیلێ وەرئەگیرێت وە هەندێک بور و بۆچوون و تێڕوانین کە لەسەر بژوتنەوەی کوردایەتی و ئەزمموی یەکێتی و پارتی و بەراورد بە حیزبەکانی کوردستانی ئێران تاوتێ دەکەین لەگەڵ تایر حەسەن. تایر حەسەن ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانی. ئێوارەی ئێوە و بیرەران و بیسترانی پێشەم تیڤی باش ماندوو نەبن. زۆر سپاس بۆ ئەم فرسەتە. زۆر سپاس. هەروەک هەمیشە قسە و باسەکانی ئێوە و گرتە ڤیددیۆکان کە لە سوسیال میدیادا بڵاو دەبێتەوە بۆچوونی زۆر جۆرا و جۆر بە دوای خۆیدا دەهێنێت تەئید دەکرێت و هەروەها بۆچوونی بەرامبەریش هەیە بۆچوونی جیاواز هەیە پرسیار و تێڕوانین هەیە پێم خۆشە بەشێک لەوانە تاوتۆکەین بە تایبەتی تا ئەو بەشەی ئەگەڕێتەوە لە پەیوەند بە جەنگی ئەمریکا و ئێران و هەروەها ئەوەی کە دەوترێت فرسەتە بۆ هێزە کوردیەکان و یاخود بۆ ڕزگار بوون لە کۆماری ئیسلامی بە گشتی بەر لەوەی کە بچمە سەر خودی ناوەڕۆکی ئەو بۆچوونانەی کە لێرە و لەوێ هاتووە و یان لە بەرامبەر قسەکانی تۆە هاتووە پێم باشە لە پێشە قسەیەکی گشتی لەسەر دۆخەکە بکەین ئەم جەنگە بەرەو کۆتایی دەڕوات یان چۆن دەڕوات و چۆنی هەڵدەستەنگێنن ئەم جەنگ و هێرشی ئەمریکا و ئێران بەرامبەر بێت. ئەم جەنگە ئێمە هەر لە سەرەتاشەوە وتمان کە شوێنەکەی ئێرانە بەڵام جەنگەکە جەنگی ئەمریکا و ئێران نییە جەنگی دوو هێزی ئیمپریالیستی گەورەیە لەسەر سەر لە نوێ تەوزیعکردنەوەی دنیا کۆتایی هاتنی دنیای یەک قوتبی کە ئەمریکا وەکو پۆلیسی دنیا خۆی نیشانەدا ئەو وەزعێتە کۆتایی هات هێزی زیاتر هاتوۆتە مەیدان چین هاتوۆتە مەیدان سین رووسیا هاتوۆتە مەیدان لەسەر پێناسەکردنەوەی وە جوغرافیای ئابووری و سیاسی دنیا ئەم هێزانە شەڕیانە و ئەم جەنگە کە لە ئێرانە ئەو گوزەرێ ئەمەیە ئەگەر ئێران رووسیا نەبوایە وە سین نەبوایە تاوەکو ئێستا لەم جەنگەیە بەرگەی ناگرت و هەموو کەسێکم شتا زانێ و ترەمپیش ئەمازانێ کە بۆیە بە بڕوای من ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە ئەم جەنگە بە قازانجی جمهوری ئیسلامی تەواو بووە ئێستا حاڵەتێکە نەشەڕە نە ئاشتیە ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بە دوایەوە بوون لەم شەڕەیە بەدەستی بێنن نەکرد بەدەستیان نەهێناوە بەڵکو بە جۆرێک قاچیان گیر بووە لە بینە هەرچەنەکە ناتوانن نازانن چۆن بتوانن ئابروومەندانە لەم شەڕە بێنە دەرەوە
ئەو شتانی کە بویان هیچ شتێکی هیچ ئامانجێکی بەدەست نەهات و سەرنجام دنیایان لەگەڵ جێژاوێک لە قەیرانی ئابووری لە قەیرانی سیاسی لە قەیرانی ئەمنی و نەئارامی ئابووری لە دنیا بەرەو ڕوو کردووە. دنیا لە نێو قەیرانێکایە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگەکەیەتی. بە بڕای من ئەم وەزعیەتە ئێستا نەشەڕ نەئاشتی نە ئەمریکا ئەزانێ بۆ شوێی بەرێ هێزانەی تریش کە هەن. سەرنجام دنیا لە نێو قەیرانێکە دێت و دەچێ کە هەر یەک خەریکە جێگە و ڕێگەی خۆی پێیا کە ئەمڕۆ بە سبەینێ بسپێرێ سیاسەتەکانی بە جۆرێک بێ. ئەوەی کە ترەمپ هەر ڕۆژێک قسەیەکە، ئەوەی کە جمهوری ئیسلامی هەر ڕۆژ قسەیەکە، ئەوەی کە مفاوەزاتەکان ئەمڕۆ بە جۆرێک قسە ئەکەن سبەینێ هەمووی بە هەوایە ئەچێ. هەمووانە نیشان قەیرانێکە کە هێشتا سەباتی وەرنەگرتووە. بەڵام کۆمەلگەی ئینسانی لەگەڵ قەیرانێکی ئابووری، لەگەڵ گرانی، لەگەڵ بێکاری، لەگەڵ بێنانی لە هەموو شوێنێکی دنیا، یعنی لەو شوێنانە کە هیچ جۆرە پەیوەندیەکی لەوانەیە ڕاستەوخۆ بە شەڕەوە نەبێ، وەکو بۆ نمونە ئەڵمانیا، بۆ نمونە بەرازیل، بۆ نمونە نەرویژ، بۆ نمونە هەوانە، نرخی سوتەبەنی گران بووە، نرخی هەموو پێداویستەکانی ژیان گران بووە، ژیان سەخت بووە. ئەمڕۆ ئەو شتێک کە ئەمڕۆ ئەتەوێت بە پارەیەک بیکڕی بەیانی ناتوانانی بەو پارەیە بیکڕی. لە دوورترین شوێنی دنیاوە کارەساتی ئەم مەساتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گوزەرێ لەسەر ژیانی تەواوی کۆمەلگەی ئینسانی کارەسات تەسیری داناوە. شتێک کاتوانێت کۆمەلگەی ئینسانی لە دەستی بێ بیکاوەیە ئەم شەڕە کۆتایی پێبێت. چکۆم شەڕە نە قازانج و بەرژەوەندی ئینسانی تایە، نە قازانج و بەرژەوەندی بەشەریەتی تایە، هیچ شتێکی تیا نییە، بەڵکو بووە بە نائەمنی، بەبێ نائەمنی ئابووری، نائەمنی سیاسی، نائەمنی چوزانم ڕەوکردنی خەڵک، مەسەلەی پەناهەندەی، مەسەلەی هاتنە خوارەوەی ئاسی مەعیشەتی خەڵک. ینی بۆ من لە شوێنی کۆکۆ ئەڵمانیا بەرنامەیەک دانراوە بۆی کە هەتا 2030 دەبێ بودجەی لێگرتنەوەی ئەو ئیمکاناتی کە بۆ ئاستی بۆ خزمەتگوزاری پزیشکی دانراوە دەبێ نزیک بە 6 میلیارد یۆرۆ بگیرێتەوە لێگرتنەوە لە ئاسەکانی خزمەتگوزاری پزیشکی. جا ئەمە بۆ خەسەخانەکان ئەگەڕێتەوە، بۆ مەجای هەموو سەیدەلیەکان ئەگەڕێتەوە، بۆ مەجای بیمەی تەندروستی ئەگەڕێتەوە، بۆ ئەمانە هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە بتوانن پەرەبەن بە کەرتی سەربازی، کەرتی پیشەسازی، هێزی سەربازی بووە، جبەخانی سەربازی هەمووانە. و ئەمە مەسەلەیەکە بۆ هەموو وڵاتەکان بەم جۆرەیە کە ژیانی کۆمەلگەی ئینسانی لەگەڵ مەترسیەکی ئێجگار نالەبار بەرەڕوو کردووە. بەڵام تۆ وتت کە ئەم جەنگە جمهوری ئیسلامی سوودی لێبینیوە، بەڵام بە پێچەوانەوە زۆرێک ئومێدیان لەسەر ئەوە هەڵسنی بوو کە ئەم جەنگە ببێتە ئەوەی کە جمهوری ئیسلامی کۆتایی پێبێنە، یا خودلانی کەم لاوازی بکات بە شێوەیەک کە ئەم وەختە هێرش بەرامبەری یا خۆ هەڵسانی جەماوەری بکاتە شتێکی مەحاڵ. ئەم ناکۆکی ئێوە چۆن دەبینن؟ ئەزانی چۆنە ئێمە ئێستا ئەگەر بیدایەتی یەکەم ڕۆژی شەڕەکە ئێمە هەوڵماندا، من ڕەفیقەکانم، هاوڕێکانم، حزبی کۆمۆنیست هەوڵماندا لەمە تێبگەین کە بابە ئەم شەڕە بە قازانجی خەڵک نییە. ئەم شەڕەکە ترامپ و ئیسرائیل دەستیان پێکردووە، ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێکردووە، ئەم بزوتنەوەی ناڕەزایەتی لە ئێرانە بەهێز نەگناکە، بەڵکو لەتمەی لێ ئەدا، بەڵکو شکستی پێ ئەدا، بەهانە ئەخاتە دەستی جمهوری ئیسلامیەوە کە هەر جۆرە ناڕەزایەتیە سەرکوت بکە، بەهانە ئەداتە جمهوری ئیسلامی کە هەر جۆرە خزمەتگوزاریەک لە ژێر ناوی شەڕا کەم کاتەوە، بەهانە ئەدا بە دەستی جمهوری ئیسلامی کە هەر جۆرە ناڕەزایەتیەک کە پێشووتر خەڵکی ئێران لە تاران تاوەکو کوردستان لە سەرجادەکان بوون سەرکوت بکە. ئێستا دوای ئەم ماوەیە کە تەواو بووە، بابەجان ئێستا تۆ تماشای مفاوەزاتەکان کە ئەسڵەن داشی جمهوری ئیسلامی بەسەر ئیسرائیل و بەسەر ئەمریکایە زاڵە. بەم معنایە بە قازانجی جمهوری ئیسلامی تەواو بووە شەڕە تا ئێستا،
چونکە دوای کۆتایی هێنانی شەڕ ئەکرێ لەم بارەیەوە قسە بکەین کە من پێم وایە ژمهوری ئیسلامی لە ئێستاە چەندێک خەریکی ئەوەیە ئیداری ئەم شەڕە بکات لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیلە بەشێکی زۆر نیگەرانی ئەوەیە کە دوای کۆتایی هاتنی ئەم شەڕە چۆن جوابی وەزعیەتی سیاسی ئابووری ناڕزایەتی خەڵکی ئێران لەسەر تاسەری ئێرانە باتەوە و لەگەڵ یەک قەیرانێکی گەورە بەرەڕوە بێ کە نازانێ بەرەو چۆڕوە و ئەمە یەکێک لەو کێشانەی لە بەردەمیاتی کاکرێ دوای قسە بکەین لەسەری بەڵام تۆ تماشاکە ئەم جەنگە جۆرێک لە ناسیۆنالیزمی ئێرانی بەهێز کردووە من جۆم لە خانمێک بوو وتی کە ئەمە یەک ئەبعادێکی کۆمەڵایەتی هەیە لە نێو فەزای کۆمەلگای ئێرانە ئەویش لە هەموو ئەکرێ لە هەموو جێگێکی ئەم کاریگەریەی هەبێ خانمێک وتی من لەوەتی ژیانم هەیە دژی جمهوری ئیسلامی لەو ڕۆژەوەی جمهوری ئیسلامی هاتۆتە سەر دەسەڵات من دژی ئەم نیزامە بەڵام چ شتێک قبولی ئەکا چ شتێک وا لە من ئەکا چه عەقڵێکی دواکەوت و ئەحمەقانەیە منێک خۆشحاڵ بم هەلهەلە لێ بم بۆ ئەوەی کە ئینسان کوژێکی وەکو ناتانیاهۆ ئینسان کوژێکی وەکو ترام بێت بنەمای ئابووری ئەو وڵاتە تێک بە کارەبا تێک بە خەسەخانەکان وێران کە مەکتەبەکان وێران کە کارەبای ئێران وێران کە بنەمای ئابووری ئەو کۆمەلگایە وێران کە خەڵکی بێکار کە ئەمنیەت لە کۆمەلگای ئێرانە نەهێڵێ جسرەکان تێک بە من هەلهەلە بۆمە لێ بم لەبەر چی لەبەروی دژی جمهوری ئیسلامین بەڵام خوازیار بم ئێران وێران بێ قبولی ناکەم ئینسان کوژێکی وەکو ئەمە ئینسان کوژێکی وەکو ناتانیاهۆ یا ئینسان کوژێکی وەکو ترامپ بێ ئەم کارە لە کۆمەلگایە بکە بۆ قبولی کەم و کۆمەلگایە وێران بێ لەبەرچی هەلهەلەی بۆ لێبم ئەم قسەیە کۆمەگە بەوەی کە ناسیۆنالیزمی ئێرانی کە جمهوری ئیسلامی لەسەریەوە ڕائوەستێ کۆمەگە بەوەی کە بابەجان ڕاوەستن ئیعتراز مەکەن ناڕزایەتی مەکەن لە حاڵەتی شەڕین ئێران هی هەمومانە هەر ڕەخنەیەکت هەیە لە جمهوری ئیسلامی جارێبی خەرە ئەولاوە ئێستا بە ئەم جەنگە ئیدارە بکەین نەیەڵین ئەمانە وڵاتەکەمان وێران کەن ئەمە زەمینەی مادی یەک ناسیۆنالیزمێکی قەویە کە نیزامێک دەتوانێت لەسەری ڕابوەستێ و ئەمە کۆمەکی کردو بە جمهوری ئیسلامی کەسێک ئەگەر نایەوێت ئەمە ببینێ کەیفی خۆیەتی کەسێک کە نایەوێت ئەمە ببینێ کەیفی خۆیەتی بۆیە ئەوانەی کە مایان لەسەر ئەوە دانابوو ترامپیش هەتا مای لەسەر ئەمە دانابوو بڕوا بکە جمهوری ناتانیاهۆش مای لەسەر ئەمە دانابوو وایان زانی عێراقە وانزانی عێراق شەڕێک ڕوئەدا ئەم شەڕە خامنەئی ئەکوژن مەجموعەیە لە سەرانی سوپای پازاران ئەکوژن خەڵکی یەتە مەیدان جمهوری ئیسلامی ڕوخی ئەمانی چی هەو هێزانی کە هەیەنەوە کۆی کە لە عێراق ڕوویە ئەچنەوە بکەن ئەمە ڕووی نەدا ئەو هێزانەی کە هەمیشە جا بە مجاهدینی خەڵقەوە بگرە تاوەکو وەگاتە ئەحزابی ناسیۆنالیستی ئێرانی تاوەکو وەگاتە ئەحزابی ناسیۆنالیستی کورد هەمیشە ئەگەر دەجەوێکی ئاراما بوو بێت چاوەڕوانی ئەوە بوون چاویان لەوە بووە کە جمهوری ئیسلامی دەرگایەکیان بۆ بکاتەوە بچن بۆ مفاوەزاتی لەگەڵا بکەن بتوانن ئیمتیازاتی وەرگرن و لە حاڵەتێکە ئەگەر شەڕیش ڕوویدا و ئەگەر ئەمریکا و غەرب ویستیان شەڕێک گوێچەڵێ بە ئەمریکا بە جمهوری ئیسلامی بگێڕن بتوانن ئەمان لە نێو ئەم فەزایە وەکو یەکێتی و پارتی لە 2003 چۆن بتوانن لەسەر وێرانکردنی ئێران ئیمتیازێ بۆ خۆیان وەرگرن کاریان ئەمە بووە ئەمە خەسڵتیان بووە ئەمە ئامانج و کار و کردەوەیان بووە بەڵام وەختێک ئەمە ڕووی نەداوەن جایسەیتر لە حاڵەتێکان نازانن چی بکەن ئیستراتیژی ئەمان بۆ گەیشتن بە دەسەڵاتی سیاسی ئەوە نییە کە چی لە کۆمەلگایە بە قازانجی خەڵکە بەڵکۆیە کە چۆنم کۆمەلگایە وێران بێ ئەمان ئیمتیازێکیان دەستکەوێت یەکێتی و پارتی وایان کرد مەجلیسی ئەعلای ئیسلامی وایان کرد بزوتنەوەی ئیسلامی لە عێراقا وایان کرد مەجلیسی ئەعلامی لە عێراقا وایان کرد یەکێتی و پارتی لە عێراقا وایان کرد ئێ باشە ئەم تەجروبەیە تۆ ناتوانی تێبگەی کە هەیە بەرژەوەندیی ترت هەیە بەرژەوەندی لەگەڵ خەڵکی ئێران لەگەڵ ئەوانە نییە بۆیە ئیستراتیژی خۆتە بە سیاسەتی ئەمریکاوە گرێداوە هەر وەکو یەکێتی و پارتی کردیان کاکە گیان ساڵی 2003 لە پاشی ئازادی من
من و ناسک ئەحمەد بۆکو حیزبی کۆمونیستی کرێکاری قسەمان کرد وتمان عەزیزەکەم ئەم کۆمەلگایە وێرانەکەن ئاسایشێکی یەکێتی لە بەرامبەری خۆما ئەیوت ئەم سەگ بابە بە منیەوت ئەم سەگ بابە ئەمریکا هاتووە ئەوە جاری کەش باسم کردووە بە شەشی خۆی بە جوندی خۆی بە پارەی خۆی هاتووە ئەم کۆمەلگایە ڕزگاریەکە کە چێمانە ناڕازی بەزی مەوتوان با بەم کۆمەلگایە 100 ساڵە گەڕێتەوە بۆ دواوە ئەم کۆمەلگای وێرانە بێ ئەم کارەبا و ئاو خزمەتگوزاری کە ئێستا هەیە هەمووی نابوو دەبێ ئەم تیرۆریزم لە شەعەکە شەڕی ناوخۆ دەست پێ ئەکا شیرازەی کۆمەلگا هەڵەتەچێ هیچ خەسڵەتێکی مەدەنیەتی کۆمەلگا نامێنێ لە کۆمەلگایە جەنگ ناتوانێ دیموکراسی خۆشگوزەرانی بێنێ تیرۆریزم هەرەتوانێت تیرۆریزم بەرهەم بێنێ ئەوە تا ئاکامی 2003 تاوە کێسە ئەوە ئاکامەکەی دیکە لە عێراق ڕوویەوە ئەوە ئاکامەکە وەڵامی وەرگرتوەوە لەلایەن زۆر کەسەوە دەڵێن بۆچی فەرستان ئەوەیە کە نمونونەکانی عێراق و لیبیا و یەمەن و سووریا لە ئێرانیش دووبارە بکرێتەوە ئێران کۆمەڵگەیەکی جیاوازە شۆڕشی تیا ڕوویاوە و هەروەها بزوتنەوەیەکی بەرینی وەک ژیان ئازادی تیا بووە کە تاریخێکی زۆر دووریش نییە کە لە وڵاتانی ترا نەبووە بۆچی هەرە بێ بە هەمان پرۆسە ئێرانیش بڕوە ئاخرم شەڕە ئەوە ناهێڵێ من ئەزانم ئێران شۆڕشی تیا ڕوویاوە من ئەزانم لە کوردستانی ئێرانە من یەکێکم لەو کەسانی کە دیراسەی ئەمەم کردووە کە لە ئێرانە چۆن شوورەکان بەدەست هاتوون چۆن کۆمەڵەت دەوری بووە بەڵام ئەمانە بەرئەنجامی شۆڕشی ساڵی 79 ئێرانن ئێمە هەمیشە وتومانە کە نەک ئێمە وتومانە هەر خۆی وایە کە لە هەر کۆمەلگەیەکە شۆڕش ڕوویدا یعنی یەک تەقینەوەیکی جەماوەری لە ژێرەوە لە ناڕزایەتی کرێکاران زەحمەتکێشان مامۆستایان قوتابیان هاتن نیزامێک بگۆڕن سیستمێک بگۆڕن بیکەن بە شتێکی تر دەخالەتی خەڵک لە بەڕێوەبردننی کۆمەلگا و لە ڕوخاندنی سیستمێکە وا ئەکا خەڵک ئیرادەی بچێتە سەرەوە ئیعتیمادی بەخۆی زیابێ ئاسوی شۆڕش گێڕانی زیابێ ئینسانیەت لەو کۆمەلگای زیاکە ئەوەی کە لە کوردستانی ئێران و لە ئێرانە ڕوویدا ساڵی 79 تاوەکو 81 شوراکان لە کوردستانی ئێرانە بوون بەرهەمی شۆڕش بوو و هێزێکی ڕادیکاڵی پێکهێنا وەکو چوزانم وەکو کۆمەڵا کە ئیدارەی کۆمەلگا بڕێوە بەرن دانەدانی ئەو نەفرانی کە لە شارەکانی ئێرانە بوون هەمووی کەسانێکی شۆڕژگێڕ و تێکۆشەر و سۆسیالیست بوون کە لە هەناوی کۆمەلگەەوە لە هەناوی شۆڕشەوە هاتبوونە دەرەوە و ئەمەی ژیان ئازادیش هەر ڕەوتی ئەو ژیانەیە بەڵام ئەم جەنگامە تێگەدا ئەم جەنگا ئەم بزوتنەوە شۆڕش گێڕانەیە وێرانەکە ئەم جەنگە ئەم کۆمەلگا ئەم خەسەتی شۆڕژگێڕانەیە لە کۆمەلگای وێرانەکە نایهێڵێ بەڵکو جەماعەتێک چەتە و چەکدارە هێنێ ئەیکا بە سەرسەری کۆمەلگەوە ئەمەیە کە ئەو شتەکە ئێمە دژین یەک وڵاتم پێ بڵێ سیاسەتی ئەمریکا و غەرب و ئیسرائیل چوو بێت دەوڵەتێکی ڕوخانی بێت دیموکراسی و خۆشگوزارانی بە ئەو کۆمەلگای هێنابێت پێم بڵێ یەک دانە نییە هەر وێرانی کردووە هەر دواکەوتوترین بەشی کۆمەلگای کردووە بە سەسەری کۆمەلگەوە سەری لیبیاکە سەری عێراقکە سەری ئەفغانستانکە ئێدە شوێنێکم پێ بڵێ کە ئەمریکا توانی بێتی وڵاتێک دەسەڵاتێ بڕوخێنێت دیموکراسی خۆشگوزارانی بۆ خەڵکەیە نابێ خێرە بۆ ئێرانیە هێنێ خێرە بۆ ئێرانیە هێنێ نایهێنێ آخر ئەزانی چۆنە کەسانێک دەبێت ئیحساس مەسئولیەتیان بەرامبەر بە ژیانی خەڵک ببێ وەختێ مەسئول حکومەت ئیستراتیژی خەباتی چەکداری لە کوردستان ئەنووسێ ئەڵێ ئەگەر ئێمە لە شوێنێکە ڕەبیەیەک بگرین ئەو ڕەبیەیە بە هێزی چەکداری ڕەبیەیەک بگرین ئەو ڕەبیەگرتنە ببێ بەهۆیەوەی کە کارەبای دێکەی پەنای قەتع بێ نایکەین ئەو کارە ئەو ڕەبیە ناگرین خۆ بەگرتنی ئەو ڕەبیە انقلاب لە ئێرانە ڕوونادا مەسەلەی ئەسڵی جوابدانە و بە ژیانی خەڵکە تۆ دەبێت ئیحساس مەسئولیەتی بێ بەرامبەر بە ژیانی خەڵک تۆ بۆ ئەوەی ئەزانی چۆنە تۆ تەماشاکە
عەبدوڵای موحتەدی، ڕەزای کەعبی، عومەری ئەلیخانی زادە، با ئەمانە لە ئۆردوگاکانی کۆمەڵە لەسەر چەک، لەسەر پارە، لەسەر ئەمانە لە ئۆردوگاکانی کۆمەڵە ئاسایشی یەکێتیش و تەق و تۆقەکانی ئەوانی کۆتایی پێێنە لە زرگوێز. چی ئەتوانێت زەمانەتی ئەوە بکە کە ئەمانە لە شاری سنە و لە مەریوان و لە کامیاران و لە نەغەدە و لە شڕ و لەمانە لەسەر گومرگ و لەسەر ئەمانە یەکتری ژیانی خەڵک ناکەن بەین وەکو یەکێتی پارتین. مەسەلەکە ئەوە نییە کە ئەو شتەی کە لە کوردستانی عێراق ڕوویداوە ڕێک لەوێ ڕوو ئەدا، بەڵام خەسڵەتی ئەم بزوتنەوەی خەسڵەتێکی بۆرژواییە، بۆرژوایی لەسەر بەرژەوەندیەکانی بەرژەوەندی نوێنەرایەتی بەرژەوەندی بۆرژوازی کوردەکە لە چێشمەکێشی سیاسیە. 35 ساڵی ڕابردوو لە کوردستانی عێراق کافی نییە بۆی لەوە تێبگەی بزوتنەوەی کوردایەتی. ئەگەر لە کوردستانی ئێران بێ، ئەگەر لە کوردستانی تورکیە بێ، ئەگەر لە کوردستانی کوێ بێ، هەمان ش دەکات. ئەمە خۆ خەو نییە، فلیمی هندی نییە من بینی بێتم، بەرژەوەندی چینایەتی بزوتنەوەیکی سیاسی دیاری کراوە. ئەگەر بە شەرێک عەقڵی ببێ تێبگا لەوە تێ ئەگا کە ئەم بزوتنەوەیکی بۆرژوازی کوردە، لە ئێران بێ، لە عێراق بێ، لە هەر شوێنێ بێ، بەرژەوەندیەکانی خۆی ئەخاتە پێش بەرژەوەندیەکانی کۆمەلگا. ئەمەیە مەسەلەکە، نەگەوەی کە من خەوێک بێبینی بێتم، فلیمێک بێبینی بێتم، ڕێگەمەی لە عێراقا بۆ لەوێ ڕووەدا بڕوا بکە نیوەیەوەی کە خەڵکی کوردستانی ئێران چاویان لە کوردستانی عێراقا ئەوەیە کە زانن ئەمانەی کە یەکێتی و پارتی ئەیکەن لە کوردستانە سوێنە لە ئێران ئەیکەن ئەگەر فرسەتیان بۆ هەڵکەوێ بیکەن. جاوەی کە خەڵکی ئێران و خەڵکی کوردستان چەنە ڕێگە ئەدا فەزاکە نیشانیەدا. ئەگەر فەزای شەڕەکە کۆمەلگە وا لێ بکە خەڵک بۆ نانێک محتاج بێ، ئەرە وەڵامانە ئەبن بە سەردار بۆی بزانی. یعنی ئەگەر خەڵک محتاجی نان بێ، محتاجی ئاو بێ، محتاجی کارەبا بێ، محتاجی داو دەرمان بێ، پارە لە گیرفانیانە بێ، کارێ نەبێ بیکە لە کوردستانی ئێرانە، ئەمە نابن بە گوندە بەسەر خەڵکەوە. ئیخۆمە تیۆریکی عەجایب و غەرایب نییە تا بەشەر کتێب خوێنەتۆ لی تێبگا. ئەوە تاسەی یەکێتی و پارتی هەموو ڕۆژێ ئەوەی کە ئەمڕۆ ژیانی خەڵک ئەمڕۆ هەر ئەمڕۆ، یعنی ئەمڕۆ کە چەندی مانگە بەیانی قانونێکی کە دەرەکەن، بواری ئەوە نادەن خەڵک بیر بکاتەوە، بواری ئەوە نادەن خەڵک بیر بکاتەوە. هەموو ڕۆژێ زەریبەیەک، هەموو ڕۆژێ شتێک، هەموو ڕۆژێ هێرشێک، هەموو ڕۆژێ شتێکە خەنە سەر ژیانی خەڵک بۆی فرسەتی ئەوەی نەبێ هەتا بیر بکاتەوەی کە لەسەر ئەوەی دوێنێ بووە چی بکە، یەکسەر شتێکی کە هێرشێکی کاکەنە سەری. ئەگەر من بپرسی بۆچی ئەزمموی یەکێتی و پارتی لەسەر حسابی کوردایەتی هەژمار بکرێت؟ ئەمەش پرسیارێکە لێتانەکرێت. کوردایەتی بزوتنەوەیەکی فراوانە لەوانەیە یەکێتی و پارتی گۆشەیەکی زۆر بچووکی بێت و هەنێجار تەنانەت بە وەکو بەشێکی ژنین لەوە خیانەتکاری بزوتنەوەی کوردایەتی لە ڕوانگەی زۆر کەسەوە باسی دەکەن. وەروەها لە ئێوەش پرسرا مەسەن ئێوە قبوڵتانە ئەزمموی سۆڤێت و چین و کۆریای باکوور لەسەر کۆمونیزم حسێب بکرێ؟ جوابی ئێوە. ئەزانی چۆنە یەک شت با پێ بڵێم فێریکە ئەمەی کە عەبدولەتیف سەلەفی کردی حیای ئیسلامیەکانی بردووە لە پێشە مەلاکامەران و ئیسلامیەکان بەر لە هەر کەسێکی ئەوەی کە پێڵەن عیلمانیە ڕۆشنبیریە چوزانم ئەوانە ئیسلامیەکان هاتن دەستیان کرد بە قسەکردن لەسەر ئەمە بۆ ئەوە قسەیان کرد لەسەر ئەمە بۆی بە خەڵک بڵێن بابەجان ئێمە لەمە بێبەری. بەڵام هەرو مەلاکامەرانە ئێستا باسی زەواجی مسیارەکە ئەڵێ بچن لە کۆمپانیاکانی حەج و عەمرە بپرسن کەوایە ئەوانی کەچن بۆ حەج و عەمرە زۆرتر بۆ زەواجی مسیار و بۆ ڕابواردن نەچن. ینی لە باتیەوەی کە بچن بۆ مەلحەکانی هۆڵندا و چۆچۆ ئەمانە چن بۆیە و جامە شەرعێتێکی قانونیان پێداوە. بۆ ئەمە مەلاکان یانەیە بڵێن کاکەیجان ئەمە لە ئێمە بێبەریە، ئەمە ئیسلام نییە، مشتێکی کێ بۆ بزوتنەوەی کوردایەتی شەروایە. من ئەزانم کە کار و کردەوەی 35 ساڵی ڕابردووی یەکێتی و پارتی وەکو بۆرژوازی کورد باشە لە کوردستانی عێراقا کارێکی کردووە. هیچ کەسێک هیچ کەس ئەوانەی کە ناسیۆنالیستیشن ئەوانەی کە ناسیۆنالیستن یعنی بۆن منەیەکێکی وەکو مەریوانی وریا قانع هەچی هەوڵەدا بڵێ کە بابەجان وەڵڵاهی من ئەمەم هی من نییە، هەوڵەدەن تیۆریسیۆنەکانیان هەوڵەدەن بڵێن کاکەجان ئەم نمونەی ئێمە نییە، ئەم نمونەی ئێمە نییە، ئێمە بێبەرین لەمە. بەڵام پرسیارەکە ئەوەیە
پرسیارەکە ئەوەیە ئەم بزوتنەوەی کە پێڵێن بزوتنەوەی کوردایەتی نوێنەرایەتی بۆرژوازی کورد دەکات لە نێو هاوکێشی سیاسیە. پرسیارەکە ئەوەیە حزبی دیموکراتی ئێران نوێنەرایەتی چیەکە؟ بەرنامەکەی چییە؟ چی ئەکات؟ خۆ ئەبێ لێرەوە تۆ تەم ئەم حزب ئەحزابی سیاسی هەڵسەنگێنی ئەحزابی سیاسی بۆ هەڵ ناسەنگێنرێت کە خۆی لەسەر خۆی چیەڵێ، بەڵکو ئەوەیە کە لە دنیای واقعە لە نێو چێشمەکێشی کۆمەڵایەتی و چینایەتیە لە چ جێگەیەکە ڕاوەستاوە، بەرژەوەندی و قازانج و بەرژەوەندی چێ نوێنەرایەتیەکە، چ شتێک بۆی مهمە، چ شتێک ئەولەویەتە بۆی، بۆ ئەمە خەبات بۆ چ شتێکەکە. ئەمەی کە هەیە ئەمەیە ناسیۆنالیزمی کورد، یعنی ئەمە بۆرژوازی کورد، یعنی ئەمەی کە لە 35 ساڵی ڕابردووە لە کوردستانی عێراقا هەیە، لە ئێران بێت هەرواەکە، لە فەڵەستین بێت هەرواەکە. نوێنەرایەتی بەشێک لە بۆرژوازیەکە لە نێو چێشمەکێشی سیاسی و ململانێ و سیستەمی بەڕێوەبردننی کۆمەلگایە. ئەمە قانونە، قانون. تۆ ینی لەکووا وەستاوی لە نێو چێشمەکێشی کۆمەڵایەتیە. بۆ نمونە ئەگەر یەکێک بێت بزانێ حزبی کۆمونیستی کرێکاری چیەکە، حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان دەبێت سیرکە ئەوە ناکە تایر حەسەن چیڵێ لە بەرنامەی، لە کاری، لە کردەوەی، لە گیانبازی، لە خەباتی، لە تێکۆشانی، لە شوێی ئەم بزوتنەوەی وەستاوە لە نێو چێشمەکێشی کۆمەڵایەتی کرێکاران، زەحمەکێشان، مامۆستایان، ژنان، لاوان دیفاع لە چی ئەکا، لە کووا وەستاوە، نوێنەرایەتی چ شتێکەکە، و ئەگەر دەسەڵاتی بەدەستەوە بێ لە دێیەکە لە شوێنێکە چ کارێکەکە. ئەمە نیشانی ئەمە هەویەتی تۆیە. ئێسەیەکێتی و پارتی نیشانیەدا کە چیەکەن لە سین تۆ یەک شت قانونێکی هینە، ئەمە کتێبەکەی مارکسە، ئەمەتە یەک شتێک واقعیە لە کۆمەلگەیەکە ئەگەر مالیکیەتی ینی مڵکدارێتی تایبەتی بەرهەمهێنان لە کۆمەلگادا بوو، ئەو حزبەی کە دەسەڵاتی بەدەستە، ئەو دەسەڵاتی کە هەیە هەر شتێک لەسەر خۆی بڵێ، ئەگەر مڵکدارێتی تایبەتی لەو کۆمەلگایە هەبوو، ئەو کۆمەلگەیەکی بۆرژواییە، تەواو بوو. ئیتر پێویست ناکات لەسەر ئەمە قسە بکرێ. هیچ فەیلسوفێکی ئابووری لە دنیادا نە لە سین نە لە رووسیا جورئەتی ئەوەیان نییە بڵێن ئەم کۆمەلگەیەکی سۆسیالیستیە، بڵێن سین کۆمەلگەیەکی سۆسیالیستیە، بڵێن رووسیا کۆمەلگەیەکی سۆسیالیستی بوو. نایڵێن، ناتوانن بیڵێن چونکە کتێب هەیە بۆ ئەمە، کتێب هەیە لەسەروی کە کۆمەلگەیەکی سۆسیالیستی یعنی چی، یعنی مڵکدارێتی تایبەتی بەرهەمهێنان لەو کۆمەلگایان نییە. ئەمە لە سینا هەیە نییە، خۆ بە زۆر ناتوانانی بیکەی بە ملی خەڵکە، نییە، ئەو نییە، ئەو شتە نییە. بۆیە فقط ئەزانی چی کاریان بەوەیە، ئیشیان بەوەیە. یعنی جالبە زانی چییە؟ جالبە وەیە کە ئێستا تۆ بە تۆ ئەڵێن تۆ سین لەسەر تۆ حسابەکەن، لەسەر منی حسابەکەن. باشە گەمە قبولم بێ، باشە ئەو من قبولم بێ، وەرێ بنار من و تۆ قبولمانە، سین لەسەر ئێمە حسابکەن، ئۆکەی باشە. سین باشترە یا ئەفغانستان؟ سین باشترە یا نازانم کوێ؟ باشە بۆچی کەیەتە سەر ئەوەی کە باسی پێشکەوتن و زانست و زانیاری لە هەموو مەیدانەکانی ژیانە بکەی، بۆ سین بە قودوازانی؟ ئێ باشە گەر بە قودوێ زانی لەسەر منی حساب بکە، ئەوە کۆمۆنیستە باشە یا خراپە، ئەفغانستان باشترە یا سین؟ بەس من پێ دەڵێم ئەوەی کە لە سینە ئەو گوزەرێ کۆمەڵگەیەکی بۆرژواییە، دەسەڵاتێکی بۆرژواییە، ماڵکیەتی خصوصی لە بەرهەمهێنان لە کۆمەلگەدا لە خەسترین ئاسایەتی ژیانی و گوزەرانی کرێکاران لە سەختترین ئاستایە، ملیۆنەها کرێکار لە ژێر خەتی فقرەواژین. خوێن و ئەوەی کە لە ماوەی ئەزمەی کۆرۆنایە خەستەخانەیەک بە 24 ساعاتە دروستەکەن لەسەر ئێسک و پروستی پڕووکاوی کرێکاران و زەحمەتکێشانی سین بەڕێواچێ. ئەو خۆشگوزەرانی و ئەو هەموو پێشکەوتنە زانستی لە بینا لە ئینارە لە جادەوبان لە هەمووانە لەسەر پشتی کرێکارانی سین بەڕێواچێ.
و لەسەریەوە حکوومەتێکی ئیستیبدادی سەرکوتگەری دژی ئینسانی لەسەریەوە ساوە. بۆ بابەتەکان زۆرن کە پێم خۆشە قسەیان لەسەر کەیت و بە تایبەتی بۆ چوونی زۆر هاتووە. یەکێکی تر لەوانەی کە بە گرنگی دەزانم ئاماژەی پێ بدەم خگەی هەمووی ناکەین، بەڵام ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بدەم ئەوەیە ئەم ڕەخنانەی کە ئێوە دەیگرن لە بەرامبەر بە جەنگ وە بە تایبەتی لەو ئەحزابانەی کە خۆیان ئامادە کردووە لە دوای جەنگە بە دەسەڵات بگەنیان ئەوەی کە پێیان ئەڵێن کوردستان ئازاد بکەن و لە هەمووشی بە تایبەتی تر ئەو قسانی کە ئێوە کردان لەسەر و ئەحزابانەی کە هێشتا ئۆردوگایان هەیە و کە ناهێنێت گەنجان لەوێدا ژیانی لاوێتیان بەرنەسەر ئەڵەن ئەمانە تەنها جمهوری ئیسلامی سوودی لێ ئەبینێت. ئەمە قسەکردنە بە زمانی دوژمن، ئەمە پێتان وایە بەڕاست کە جمهوری ئیسلامی سوودمەندی ئەم قسانێ و یان ئەمە کاتی نییە هەڵگیرە بۆ کاتێکی ترلانی کەم لە وەختێکە کە ئەمانە لە جەنگدان و بەر هێرش و موشک دەکەون؟ ئەزانی چۆنە هەر کەس حەقی خۆیەتی هەر جۆرە سیاسە دەکات لە ئێران لە کوردستانی ئێران لە مەریوان لە سنە لە هەر شوێنێک گەنجێکە بیرەکاتەوە یە بۆ کوردستانی عێراقە چێ بۆ ئۆردوگای کۆمەڵەیە چێ بۆ ئۆردوگای زرگوێزیا چێ بۆ حزبی دیموکرات هەتا حەقی خۆیەتی کەیفی خۆیەتی. من پێڵم تۆ خراپ بکەی ئەگەرەتەوێ لە شاری سنە فعالیت و هەڵسۆڕاوان بکەی بچۆ ڕێکخراوی کرێکارانی بیناسازی دروستکە، بڕۆ ڕێکخراوی کرێکارانی فولاس دروستکە، بڕۆ ئەگەرەتەوێت کارێ لەم بارەوە بکەی. من پێشووتر وتم وەختێک لە زرگوێز جەماعەتی کۆمەڵە و معارەزی کۆمەڵەیان گواستەوە وەکو ئیحساس مەسئولیەتێک کۆ ئێستش هەرەیڵێن کە وەختێک گواستیان نەو بردنە جێگەی گوتم بابیجانەمانە بۆ کوشتنیان بن. ئەزانی وەختی پزیشکیان سەر و کۆماری ئێران پێش ئەم شەڕە هات بۆ کوردستانی عێراق و نێچیروان بارزانی و چۆمانە هینیان کرد بەرنامەیەکی وا لە ئارادا بوو هەتا نوێنەری جمهوری ئیسلامی بچێ بەم ئۆردوگایانەیە بگەڕێ بزان قەناعەت بەمانە بکەن بیان هێنەوە بۆ ناو شار و تەسلیمیان کەنەوە بڕۆن کۆتایی بەم هینە بێت. من ئەڵێم دەبێ ئەمانە لەم هەلومەرجە کە کراونەتە قوربانی ئەزانی بە بارمتە ژیراون لەلایەنێکێتی و پارتیەوە هەموو ڕۆژێ جمهوری ئیسلامی هێرشەکات فشارە کاتە سەر یەکێتی و پارتی ئەمانەی کە لە ئۆردوگاکانان یا ئەمانەی کە معارەزەی ئێرانین یان دەبێت تەسلیمیان کەن یان دەبێت پیشانمان بن یان دەبێت ڕێگەیان پیشان بن بۆی کە بیان کوژین. من ئەڵێم دەبێ ئەمانە ڕزگار کردێن بابە لە ڕێگەی یوئێنەوە لە ڕێگەی هەر شتێکە وەک ئیحساس مەسئولیەتی ئینسانی دەبێ ئەمانە بجوێزرێنەوە بۆ شوێنێک کە ژیانیان سەلامەت بێ سەربەخۆ لەوەی کۆمەڵەیە حیزبی دیموکراتە هەچیەکە سەربەخۆ لە هەموو ئەمانە چونکە ئەمانە بە بارمتای ژیرێن لایەنێکێتی و پارتیەوە یەکێتی و پارتیش لەلایەن جمهوری ئیسلامی و لەژێر سەختان ئەوە تەماڵی مەسرور بەرزانی و چۆمانە هەمووی درێنە بەر موشک. ئێستا ئیتر جمهوری ئیسلامی دەسەڵاتی هەیە بەسەر ناوچەکە ئێستا ئیتر سعودیە و قەتەر و ئەمانەش نیگەرانن لە ئەمریکا دەڵێن سەدان ساڵە ئێمە پارە ئەدەین بە تۆ ئیمکانات دەدەین بە تۆ هەموو ئەو بنکە سەربازیانەی کە تۆ لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتە بە پارەی ئێمە چێ بڕێەوە بەجێی شت بە هەموو ئەم شتانت لە بەرامبەر چییە لە بەرامبەر ئەوەی کە ئێمە ئەمنیەتی ئێمە بپارێزی. ئێستا ئەمنیەتی ئێمەت پێ ناپارێزێەوە تا هەموو ڕۆژێ موشک و درۆن لە قەتەرەدا لە کۆیدەدا لە سعودیەدا لە مەتارەکانیەدا کەوایە تۆ ئەو پارانەکە ئێمە یاومانە بە تۆ ئیمکانەتە کە ئێمە یاومانە بە تۆ ئەمنیەتی ئێمە بپارێزی تۆ ئەمنیەتی ئێمە پێ ناپارێزرێ و ئەو خەریکن وڵاتانی خەلیج وردە ڕوو بەرەو رووسیا و بەرەو سین ومانە بن و چێشمە کێشێکی هیچ دروست بووە و ئەم موشەکانش ئەم درۆنانە کە ئەمانە بە ماڵی مەسرور و دەستگای ئاژانسی پاراستنی پارتیەوە درا جمهوری ئیسلامی دەیەوێت پێی بڵێ کە ئەمنیەتی ئێوە لەژێر دەسەڵاتی ئێمە ئەمریکا تۆ ناتوانێت بپارێزێ لەژێر دەسەڵاتی ئێمەیە بۆ ئەمە بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانیش سەربەخۆ لەوەی من قبوڵمە یا قبوڵم نییە لەژێر پرسیارایە بۆیە ژیانیان دەبێ پارێزراو بێ. ئەم شەڕە ئەم جەنگە بە قازانجی ئێوە نییە. ئەمە بیرکردنەوەی منەجا کەسێک توانێت جۆرێکی کە بڵێ بەڵام ئەمە
ئیحساس مەسئولیەتە بەرامبەر بە ژیانی بەشەرەکان ئەمانە دەبێ ژیانیان پارێزراو بێ ئەوەی کە دوایی سبەینێ ئەچێ چی ئەکە ئەگەر لە منە پرسی کەسێک کرێکارێکە لە شاری سنە ببە بڵندگۆی کرێکارانێک کە داوای حەق و حقوقی خۆیانەکەن داوای ڕێکخراوبوونەکەن داوای بەرزکردنەوەی زیادکردنی کرێەکەن داوای کەمکردنەوەی سەعاتی کارەکەن داوای ئازادی زیاترەکەن داوای ئاسی ڕێکخراوبوونی زیاترەکەن چۆ کارە بکە هاتووی لە ئۆردوگایەکە هەموو ژیانت لەوێ ئەبەیتە سەر بەردەوام لە ژێر هەڕەشەی درۆنای بۆ ئەو کاراکەی ئەوە قسەکەی من بوو. کاتمان زۆر بەکارهێنا و بابەتی زۆر ماوە تاوتۆیکەین بەڵام ئەگەر کۆتا کاتەکەم خەمە ئیختیاری خۆتانەوە و بابەتێک بە گرنگی بزان ئاماژەی پێنەدرابێت و بتانەوێت قسەی لەسەر بکەن بە تایبەتێوی کە ئاماژەتان بە دەورانی دوای ئەم جەنگە کرد و خۆ ئامادەکردنی کۆماری ئیسلامی بۆ دوام جەنگە ئەوان هەر بابەتێکی تر فەرمون بە کورتی دقیقاً ویستم هەرەوە بڵێم جمهوری ئیسلامی ڕاستە تاوەکو ئێستا بە پشتیوانی چین بە پشتیوانی ڕووسیا وە کوتلەیەکی گەورەی زەبەلاحی سەربازی و ئابووری لە دنیادا لە پشتی جمهوری ئیسلامی تاوەکو ئێستا جمهوری ئیسلامی خۆی ڕاگرتووە ئەم هاوکێشەی بە قازانجی ئەو تەواو بووە بەڵام جمهوری ئیسلامی لەتمەی گەورەی لە پەیکەرەی دەسەڵاتی سیاسیا خواردووە بۆ ئەمە سبەینێ ڕووبەڕووبوونەوە بەرامبەر بە خەڵکی ئێران لە بەرامبەر بێکاری چونکە ئێستا ئەم جەنگەوەی کردووە بێکاری بێنانی گرانیەکی فەزیع داڕمانی نرخی تمەن هەموو ئەمانە وای کردو ئاستی ژیانی خەڵک بە شێوەیەکی زۆر فەزیع هاتۆتە خوارەوە و ئێستا ئەم جەنگە ڕایگرتووە ئەم جەنگە چونکە خەڵک خەیاڵی لای ئەوەیە نائەمنی درۆن دێت موشک دێت تیارە دێت هەمیشە لە حاڵەتی جەنگە خەڵک زۆرتر بیری لای ئەوەیە کە چۆن خۆی بپارێزێ چۆن مناڵەکانی بپارێزێ چۆن چارەنووسی بپارێزێ بەڵام وەختێک ئەم هەڕەشەیە لەما ئیتر ئەو شتەی کە لەوەتی دەسەڵاتی جمهوری ئیسلامی هەیە خەڵک بەرامبەری ڕاوەستاوە ئەمە جاریچکەیەتە دەرەوە جمهوری ئیسلامی بە بڕوای من لەگەڵ یەک حاڵەتی زۆر خەتەرناک بەرەو ڕوە بێ کە هیوادارم ئەو بزوتنەوە شۆڕش گێڕانێ بتوانێت کۆتایی بە بۆ هەمیشە بە سەرەتانی جمهوری ئیسلامی بێنێ و کۆمەڵگەیەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران دروست بێ ئەوەش کێشمە کێشێکە دواتر نیشانیەدا جەنگ هێشتا ئەو سەرقەباغەیە کە سەری ئەم بورکانەی هێشتا داخسووە بە قازانجی جمهوری ئیسلامیە درێژە بکێشێ نەشەڕ نە ئاشتی درێژە بکێشێ جمهوری ئیسلامی ئەمە ئێوێ بە قازانجێتی پترەم بە ئێوە زوو ڕزگاری بێ بەڵام ڕزگارێکی ئابڕووبەرانە ڕزگارێک کە بتوانێ نازانێ بڵێ چی نازانێ ئێستا ئەگەر بۆ نمونە سبەینە ئینتیخابات بکرێت لە ئەمریکایە ترەمپ بڵێ ئێمە ئەم شەڕەمان کرد ئەم هەموو ملیارەها دۆلارەمان سەرف کرد بە چی گەیشتین چ شتێکمان دەستکەوتووە یەک دوو سێ ناتوانێت چوار شت ببژێرێ ناتوانێت بیبژێرێ بۆیە بەڵام جمهوری ئیسلامی بە قازانجێتی ئەم شەڕ درێژە بکێشێ بەشێکی لەبەر ناوخۆ بەشێکی سەیتەرەکردن بەسەر ناوچەکەیتر دار حەسەن زۆر سپاس ئەم جارش لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە بۆ بیستەران و بینەرانی پێشەنگ تیڤی مادوونە بن زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ بەشداری بینەرانی ئازیزیش کە ئەو سەرنج و تێبینی و پرسیارانی کە دەینێرن وەک دەوین ئێمە بە پێی توانەوە بە پێی پێویست لە بەرنامەکاندا تاوتوێ دەکەین ڕەنگێکەیە کە ئەو کۆمنت و بابەتانە نەتوانین بێنین و قسەیان لەسەر بکەین بەڵام ئاوها خۆیان دەکەینەوە و ناوەڕۆکی بابەتەکە هەڵبەت تاوتوێ دەکەین و وەڵام بۆ پرسیار و تێبینیەکانتان وەردەگرینەوە وچانێکی کورت و پاشان دۆکومنتێک لەسەر بڵاوبوونەوەی یەکەم ژمارەی بڵاوکراوی بۆ پێشەوە 33 ساڵ بەر لە ئێستا ملدن بە واقعیەتە و هەمان ئەو دروشمەیە ئێمە بڵێنەوە
خەڵکێکی زۆر یەکجار خۆشبەوە بوون بە کوردایەتی ڕێگە نادەین بڵاوکرێەوەی بۆ پێشەوەش تیرۆر بکرێت. پێشەنگ دا ئەمە لە مانگی 1993 یەکەم ژمارەی بۆ پێشەوەیە کە مۆڵەتەکەش مۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیریشی تیا بە ئیمزای شێرکۆ بێکەس وەزیری ڕۆشنبیری بوو. ئەو ژمارەیە بە یەکەم باسی مەراسیمی پێکاتنی حیزبی کۆمونیستی کرێکاری عراق دەکات لە شارەکانی هەولێر و سلێمانی پێچگەلەوە باسی لە مانگرتنی نزیکەی 2 ملیۆن کرێکار دەکات کە ئەو کاتە لە هیندستان کرا و کۆمەڵی گفتوگوی تایە هەرە و کاتە لەگەڵ ڕابەری حیزب سەبارەت بە پێکاتنی حیزبی کۆمونیستی کرێکاری لەسەر هەلومەرجی کرێکاران لە عراقدا بابەتێکە تایەتی وارە و سەردەما کە بۆ پێشەوە دەرچوو لە سەروبەندیەوەدا بوو کە ڕۆژنامەی وڵات داخرا بوو کە هی پەکەکە بوو ئێمە ئیدانەمان کردووە یەکێکە لە بەیاننامەی حیزبی تیا بوو لەسەر ئیدانەکردنی داخستنی ڕۆژنامەی وڵات. هەموو ژمارەکانی بۆ پێشەوە لەو کاتەدا کە دەرچوون مۆری ئەو ڕۆژانەی پێوەیە مۆری ئەو هەلومەرجەی پێوەیە کاتێک کە کرێکاران لە مانگرتندا بوون بۆ پێشەوە لەگەڵ کرێکاران لە مانگرتندا بووە ناڕزایەتی جەماوەری لەسەر شەقام هەبوو بۆ پێشەوەش لە پاڵ ناڕزایەتی شەقام لەسەر شەقام بووە لە هەلومەرجێکدا گەر شەڕی ناوخۆیی بوو بێەوە بۆ پێشەوە و کاتە دەنجێک بووە لە دژی بۆ نمونە شەڕی ناوخۆیی جیاوازی شتەشی ئەوەیە کە من کە زۆر گرنگە ئەوەیە کە بۆ پێشەوە یەکێک بوو لە ڕۆژنامە هەرە جەریئەکانی دەورانی خۆی کە توانم بڵم توانی جەراعەت بدا بە خەڵک ئەو ڕەخنانەی کە بۆ پێشەوە و کاتە لە ژمارەکانی خۆیدا دەیگرت خەڵک ویان تێدەگەی کە دەیانوە ئەمە توندڕەویە ئەوە زیاد لە پێویستە ڕەخنە لە دین ڕەخنە لە دیموکراسی ڕەخنە لە کوشتنی ژنان ڕەخنە لە دێمافی مناڵان ڕەخنە لە نائەمنی ڕەخنە لە شەڕی ناوخۆ ڕەخنە لە هەموو مەسایلێک ڕەخنە لە دابوونەریتی کۆنەپەرستانە و دواکەوتوانە ئەوانە هەموو ژمارەیەکی بۆ پێشەوە دەتوانم بڵێم ژمارەیەکی گرنگ بوو کەم ژمارە هەبوو لەو کاتێک کە دەرچووە گرنگترین مەسایلەکانی ئەو بڕگەی تێدا عکس نەبوو بێتەوە بۆ نمونە منبەری هەڵسوراوان گۆشەیەکی بۆ پێشەوە بوو کە هەمیشە لەگەڵ هەڵسوراوان و ڕابرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی وەکو کرێکاران و ژنان و لاوان و بزوتنەوەی ناڕزایەتی لە شەقامدا گفتوگۆی دەکرد کەم ژمارە هەبوو یادی هاوڕێیانی تیانە بێ کە لە پێناو ئازادی سۆسیالیزمدا گیانیان بەخت کردووە کەم ژمارە هەبوو لەسەر گرنگی کاری ڕێکخرا و ڕێکخراوبوونی کرێکاران ڕێکخراوبوونی چنین توێشە زەحمەت کێشەکان قسەی نەکرد بێت لە هەندێک لە ژمارەکاندا جێگەی ئەوەشمان کردبووە کە ئەدەب و هونەریش بدێ بە بەشێک لە ژمارەکانی بۆ پێشەوە ینی بۆ پێشەوە دەتوانم بڵم کە هەتا تاکە دەنجێک بووکەوە کاتە بەرگری لە مەسلەی ئازادی سیاسی و هەتا هەموو ئەو بۆنانەی کە حیزبی کۆمونیستی کرێکاری لە پگەڵ پێکاتنی خۆی هێنایەنی و کۆمەڵگەی کوردستانەوە بۆ پێشەوە هەموو ئەوانەی نیشان دەداوە نەریتێکی نوێی داهێنا کە بەڕاستی دەتوانم بڵم جەراعەت بەخشین بوو بە هەموو قەڵەم بەدەستێک بە هەموو ڕۆژنامە نووسێک بە هەموو ژنێک بە هەموو کرێکارێک بە هەموو ڕابەرێکی کرێکاری سەیری لاپەڕە بە لاپەڕەی بۆ پێشەوە بکە دەبینێت کە هەر کامێک لە هەر لاپەڕەیەکی بۆ پێشەوەدا دنیایەک لە هەواڵی کرێکاری دنیایەک لە وتار و ریپۆرتاژ لەسەر هەلومەرجی کرێکاران و ناوەندەکانی کار لە هەموو ئەوانە تیایی بوو بۆ نمونە سەردەما مەسەلەی ئابڵۆقی ئابووری لەسەر عێراق و کوردستان هەبوو مەسەلەی شەڕی ناوخۆیی هەبوو ئەوانە بەشێک لە بابەتە سەرەکیەکانی بۆ پێشەوەیان پێک دەهێنا مەسەلەی گرنگی بەرپاکردنی ریفراندۆم مەسەلە وەستانەوە بەدژی ڕژێمی بەعس و سیاسەتەکانی هەموو ئەمانە گۆشە بە گۆشەی ئەو سیاسەتانە بوون کە لە پاڵیدا بەجیا لەوانە ڕێگە چارەکانی حیزبی کۆمونیستی کرێکاریشی دەخستە ڕوو بابەتەکانی زۆر بوون ڕۆژ بە ڕۆژ بۆ پێشەوە بەرەو پێش دەچوو بەڵام لە ساڵی 95دا وتارێکی هاوڕێ ڕێبوار ئەحمەد لە پەیوەند بە مەسەلەی ژنانەوە لە ژێر ناوی ئیسلامیەکان پەیامی کۆیلایەتی و اقتصادی ژنان ڕادەگەیەنن
ئەوە یەکێک بوو لەوانە کە دەنگدانەوەیشی یەکجار گەورەی بەدوای خۆیداهێنا تا ئەو ڕادەیە کە بووە مایەی وەڕێخستنی بەرامبەرچیەکی کۆمەڵایەتی لە مابینی حیزبی کۆمونستی کرێکاری دەسەڵاتی سیاسی و بەتابەتی لە بەرامبەر کۆنەپەرستی ئیسلامی و ئیسلامیەکانی کوردستان و تەنانەتەوە بە جۆرێک کاریگەریدانا کە حکوومەتی ئەو کاتەی هەرێم بۆ ڕازیکردنی دڵی مەلاکان وەزارەتی ڕۆشنبیریان بڕیاری ڕاگررتنی بۆ پێشەوەیدا بەڵام بڕیاری ڕاگررتنی بۆ پێشەوە ئەو کاتە کارێکی ئەوەندە ئاسان نەبوو هەر بۆیە لەگەڵ ئەوەی کە بڕیاری ئەوەیاندا لەلایەکەوە حیزب کەوتە بەرامبەرچیەکی گەورەی کۆمەڵایەتی و لەلایەکی کەشەوە کاردانەوەیشی یەکجار گەورە بەڕووی داخستنی بۆ پێشەوە ڕوویدا ئەنەوەی کەبیرم بێ هیچ کامێک لە بەشەکانی کۆمەڵگەی کوردستان لە کرێکارانی خەستەخانەکان لە کرێکارانی کارگەکان لە ڕۆژنامە نووسان لە ئازادی خوازە تا دەکاتە دادوەران کەوتنە بەرگریکردن لە بۆ پێشەوە بۆ ئازادکردنی بۆ پێشەوە تێکۆشان بیرمە و کاتە دەیان پارێزەری خۆبەخش بوونە بەرگریکەر لە بۆ پێشەوە و سەرنجام هەرە ئەو گوشارانەش بوو سەرنجام لەگەڵەوەدا کە بۆ پێشەوە ڕاگیرا بوو ئەو گوشارانە گوشارێکی یەکجار گەورە بوون ینی لە مەسەلەی میدیایی چۆ بۆ دەرەوە تقریبەن بوو دوو بەرەی دیاریکرا و لە بەرامبەر یەکدا بوون بەرەیەکیان کە بەرەی حیزبی کۆمونستی کرێکاری بوو لەلایەکەوە کە هێزێکی یەکجار بەرین لە کرێکاران و زەحمەتکێشان و ڕۆژنامە نووسان و کەسایەتی سیاسی و نووسەر و دادوەران لە پشتی بوون ئەمە لایەنێکی بوو کە زۆر مهم بوو بەڕاستی توانی بۆ سەرنجام بیکە وە لایەنیشکەی بۆ پێشەوە نەوەستا ئێمە هەرە و کاتە بیرمان لەوە کردەوە کە تا و کاتەی بۆ پێشەوە بە جۆرە ڕسمیەکەی دەکرێتەوە ڕێگەی ئەومان کردەوەت هەواڵنامەی کرێکاریمان دەرکرد ئەمە بۆ نمونامەیەکێکە لەو ژمارانە کە خۆمان لە چاپخانەی کە ئەمان کرد بۆ ئەو کاتە بوو کە بۆ پێشەوە ڕاگیرا بوو بەڵام بە هەمان تەسمیمی کە دیارە بە هەوڵی هیممەتی کەسانێک کە لەگەڵ ئەم حیزبەوە ئەم بزودنەوەی ئێمە نزیک بوون و ئومێدیان بە حیزبی ئێمە و جوڵانەوەکەمان بوو هاوکاریان کردینەوەمە لە مەطبعە دەرنەچوە لە مەطبعەیەکی تایبەتی دەرچووە کە خەڵک بۆی کردی و بەجیا لەوانە هەواڵنامەی بۆ پێشەوەمان دەرکرد بەجیا لەوەی کە مەسەلە سیاسیەکانی ئەو سەردەمەی دەگوێزایەوە و هاوکاتیش هەموو ئەو کاردانەوەی بەڕووی داخستنی بۆ پێشەوەدا یا ئەو بەیان نامە ناڕزایەتیانەی کە بۆ ئازادکردنی بۆ پێشەوە لە ئارادا بوو لە هەواڵنامەی بۆ پێشەوەدا بڵاو دەکرانەوە دەتوانم بڵین بۆ یەک لەحزا بۆ پێشەوە لەگەڵ ئەوەدا کە بە شێوەی ڕسمی لە چاپخانەوەستا بەڵام ئێمە نەمانهێش بیکەین هەتا بر لە یەکێک ماشێتەکانی یەکێک لە هەواڵنامی بۆ پێشەوە بوو ڕێگە نادەین بڵاوکرەوەی بۆ پێشەوەش تیرۆر بکرێت بەڕاستی ئەو کاتەکە مەسەلەی تیرۆری ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەستێکی دوورودرێژ بوو تیرۆری ڕۆژنامە نووسان و سەرکوتکردنیان نەبوو بۆ پێشەوە یەکێک لە مەیدانەکانی کێ بە بچوونی من وەستانەوە بوو بەڕووی ئەم هەموو تیرۆرە کە هەبوو کارە من هەر مەسەلەی تیرۆری سیاسی ناڵم تەتە مەسەلەی تیرۆری ژنانێکێک بوو لەو شتانەی کە ئەو کاتە ئێمە هاتین وتمان دەبێ کوشتنی ژنان لەژێر هەر بیانویەکدا بێ مەحکومە و ئیدانەمان کرد ئەو کاتە زۆر کەس پێیان دەوتین کامانە خەریکن دیفاع لە بەرەڵایی دەکەن بەڵام کاری ئێمە وای کردواتر خۆیان هەر ئەو کەناڵانەی ویان بێ ئێمە دەکو دواتر خۆیان لە مینبەری تەلەڤیزیۆنەکانیانەوە و لە رادیۆکانیانەوە و لە ڕۆژنامەکانیان ناچار ملدەن بە واقعیەتە و هەمان ئەو دروشمەی ئێمە بڵێنەوە یا مەسەلەی دروشمی ئازادی بێ قەید و شەرتی سیاسی مەسەلەی عەدالەتی کۆمەڵایەتی یعنی بە جۆرێک وای لێ هات بوو هەم حیزبەکە و هەم بۆ پێشەوە وای کرد بوو کە کۆمەڵێک وشە دەربڕین هەبوون کە دەهاتنە پێشەوە خەڵک دەیوت ئەوە هی کۆمونستەکان ئەوە هی کۆمونیزمی پێکاریە ئەوە هی مەنسەر حکمەتە بەو جۆرەیانی دەتوانم بڵم کە بۆ پێشەوە یەکجار نەخشێکی یەکجار زۆری بوو تەنانەت هەر ئەو کاتەش کە بۆ پێشەوە کە داخرا لە 2000 کە دوای ئەوەی لە حیزبی ئێمە دەدرێت و بۆ پێشەوەش لە مەیداندا نامێنێ بە جۆرەکەی خۆی کە قەدەغە دەکرێ تەنانەت کۆمەڵێک لە نووسەر و ڕۆشنبیر دەستیان بر بۆ دەرکردنی بڵاوکراوەی کە بە ئامانجی ئەوەی کە جێگەی بۆ پێشەوە بە جۆرێک بگرنەوە هەتا هاوڵاتی یەکێک بوو لەو نمونانەکە بڕخۆم لە بەشێک لەو بەڕێزانی کە ئەو کاتە لە هاوڵاتی ئیشیان دەکرێتیان ئێمە بۆی ڕسمان بر بۆ هاوڵاتی بۆەوەی هەوڵێک بێ لە ڕاستەی کارەکانی پێشووتری بۆ پێشەوە ئەم دەتوانم بڵم کە بەڕاستی بۆ پێشەوە لە نێو میدیای کوردیدا هێندە جێگایەکی بەرزی هەیە هەمووانەی لەو سەردەمەدا لە کۆتایینەوەتەکان تا ساڵی 2000 لە کۆمەڵگەی کوردستاندا بوون میدیای بۆ پێشەوەیان بینیوە یا بۆ پێشەوەیان بینیوە لە سلێمانی و لە هەولێر تا دەگات و دهۆک و زاخۆ بۆ پێشەوە لە کتێبخانەکان هەبوو و لە شوێنەکان هەبوو تەنانەت لە هەموو قەزا و تەنانەت لە گوندەکانیشدا هەبوو من نابێ بیرمام چێکە دەیان و سەدان کە سپانسۆری بۆ پێشەوە بوون مانگانە کۆمەکیان پێی دەکرد لە دەیان شوێنەوە خەڵک هەبووە تەنانەت لە سەردەمی ئابلۆقی ئابووری کە هەلومەرجێکی زۆر سەخت بوو خەڵک ژیان و گوزەرانی بێ ئەندازە سەخت بوو
کەسی خەڵک حاضر بوو پارەی کیلۆ برنجەک کا کیلۆیەک برنج بدا بەوەی کە بۆ پێشەوە دەرچێت ئەنی بۆ پێشەوەی هێندە بڵاوکراوەیەکی خۆشەویست بوو هێندە بڵاوکراوەیەکی جێگەمتمانە بوو زۆربەی زۆری هەواڵە کرێکاریەکان هەواڵە جەماوەریەکان هەواڵی تیرۆری ژنان هەواڵی تونندوتیژی ژنان و ئەوانە لەلایەن خودی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنانەوە بە بۆ پێشەوە دەبێت ینی بەمانای کە ئێمە دەتوانم بڵێم کە خەڵکی ئەکسەریەتی زۆربەی زۆری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازادی خواز و پێشەوەخواز بۆ پێشەوەیان بەو مینبەرە دەزانی کە دەتوانن لێەوە قسەی خۆیان بکەن دەتوانن لێەوە دەنگی ناڕزایەتی خۆیان بەرزکەنەوە و دەیانویست لەو ڕێگەیەوە تەنانەت بزانن کام ڕێگەیە بگرنەبەر لە بەرامبەر شەڕ چی بکەن لە بەرامبەر بێمافی چی بکەن لە بەرامبەر ئابلۆقی ئابووری چی بکەن لە بەرامبەر سیستەمی سەرژنان چ بکەن لە بەرامبەر بێمافی مناڵان چ هەنگاوێک بگرنەبەر ڕێکخراوبوون چ معنایەکی هەیە هەموو ئەوانە کارێک بوون کە لە بۆ پێشەوە هەیە و هێشتاش بانگوازی هەر کەسێک دەکەم کە دەیەوێت بزانێت کە دەور و نەخشی بۆ پێشەوە چۆن بووە دەتوانێت سەردانی کتێبخانەی گشتی پێمانی بکەوە سەیری ژمارەکانی بۆ پێشەوە بکە یا ئەوانی کە بۆ پێشەوەیان لا دەست دەکەوێت دەتوان بیبێن یا ئەوانی کە بیرەوەریان لەگەڵ هەیە دەتوانن هەموو ئەوانە نیشانی بدا نەک لە زمانی خۆمانەوە بەڵکە لە زمانی خەڵکیێکیکەوە کا و سەردەما کە بۆ پێشەوەی تیا دەرچووە بێن باسی بۆ پێشەوە بکەن ئەو کاتە تێدەگەین کە بۆ پێشەوە چ دەورێکی گرنگی هەبووە لە نێو میدیای کوردی لە کۆمەڵگەی کوردستاندا ئەو هەموو ڕەخنانەی لە بزوتنەوەی کوردایەتی و لە ئیسلامی سیاسی دەبێت بەتابەتی لە بزوتنەوەی کوردایەتی هەلومەرجێک بوو کە تازە بزوتنەوەی کوردایەتی بەرە سەڵات گەیشت بوو خەڵکێکی زۆر یەکجار خۆشبەوە بوون بە کوردایەتی کەسی ئێمە لەو سەردەمەدا پێمان وتن بە خەڵکی کوردستانمانوت نا ئێوە نابێ ئومێد بەوانە ببەستن ئەوەی کە ئێمە لە سەرەتای نەوەتەکاندا بە خەڵکی کوردستانمانوت بە کۆمەڵگەمانوت تازە بە تازە دوای 30 ساڵ هێشتا تازە خەریکن بەو پشتانە دەگەن کە ئێمە ڕۆژە وتومان خەڵکی یەکجار مهم بوو بەتابەتی خەڵک یەکجار خۆش باوەڕ بوون بە کوردایەتی وتیانەوە دەسەڵاتی خۆمانە وتیانم زارە ئەوانەی کە خەریکن دەسەڵات دەبەنە دەستەوە وتیانەوانە کوردن وتیانەوانە دەسەڵاتی خۆوڵاتیە وتیانە و زوڵمشتەی کە پێشتر بە ئەسلەی کردوین بە هاتنی ئەمانە کۆتایی پێدێن بەڵام ئێمە هەر ئەو وەختە ڕەخنەمان لێگرت و هێشتا ڕۆژ بە ڕۆژ ئەو بۆ چونانەی ئێمە و ئەو ڕاگەیاندانەی ئێمە و هەموو ئەو شتانێک کە بۆ پێشەوە هەرە و کاتە وتی ڕاهبەرانی و حیزبەوتیان حەقیقەتەکەیان دەرکەوت ئێستا دوای 30 ساڵ دەبینین کە هەموو خەڵکی کوردستان لە هەموو کوچە و کۆڵانێک لە هەموو شەقام و جادێک لە هەموو کارگە و گەڕێکێک لە هەموو دێ و کوێرە دێک تەن دەگات خەڵک دەنگی ناڕزایەتی بەرز بێتەوە ئەوەی کە ئێستا ئەو ناڕزایەتی بەرز بێتەوە ئێمە لە سەرەتای نەوەتەکان وتمە بەڵێ ئازیزان ئەوە جارێکی تر ئەو دۆکومنتارە بچووکە بوو سەبارەت بە بڵاوکراوەی بۆ پێشەوە کە لە نەوەتەکاندا 33 ساڵ بەر لە ئێستا یەکەم ژمارەیدا چاپ دەرهات بینەرانی عزیز هەر بەم شێوەیەش دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەشاد